بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. تفسير سورة الأنعام قيشتنا آيات الصوت السيود لا آتكاني في شتر تأخوي قورباسي إنسان جنوكا أو جنوكاني كإنسان ينفري وداوة وهروها أو مروفاني قسەی جنۆکانیان کردووە و گومڕا بوون. خوای گەورە تەمەن لە قیامەتی هەردووکیان ئەوەی کە خەڵکی گومڕا کردووە ئەوەی کە گومڕا بووە بێکەوە سزایان دەدا، بەڵام سزای هەر کەسەی بەپێی جۆری و ڕێژەی کردەوەکانی خۆیەتی و ئەوەشی کە چاکەکارە بەبێ گومانەی چاکەکاران ئیمانداران خوا هەمووان دەباتە باشتێ، بەڵام لە ناو باشتێدا هەر کەسەی پاداشتەکەی بە ئەندازەی کردەوەکانی خۆیەتی، یعنی نە جەهەنەمی هەموو لێک مەرتەبە و لێک پلەدانە، نە بەهەشتیش هەموویان لێک جێگا و لێک شوێنی دانە. جا خوا باسی ئەوەی دەکات دەفەرمێ وەلیکولین، یعنی بۆ هەموویان، یا دەکرێ بڵێ بۆ هەر یەکێکیان، بۆ هەر یەکێک لە ئینسانەکان و لە جنۆکەکان، یان دەکرێ بڵێن بۆ هەر یەکێک لە کافرەکان و لە ئیماندارەکان. جا ئینسانە یا جنۆکەیە دەڕەجاتون، چەندان پلە و پایەی جیاواز هەن، بەڵام بەهۆی چی خوای گەورە پلە و پایە جیاوازەکانی بۆ داناون؟ بیما عەمیلوو، بەپێی میما عەمیلوو، لە بەرامبەر ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان داوە. ئەوە نییە خوای گەورە قەراری دا بە هێندێک کەس هەر لە خۆڕا باتە پلەی سەتەمی بەهەشت و هێندێکیان لە پلەی خوارێدا بن. ئەوەی دەگاتە پلەی سەت و پلەی سەرێ بە کردەوەکانی خۆی پێی دەگا، و ئەوەشی کە ناتوانێت سەرکەوێ لەکوێ کردەوەکانت کۆتاییان هات و کردەوەکان بەشی کوێ بن، خوای گەورە دەتخاتەوێ بۆ جەهەنەمیش بە هەمان شێوە. مەرزنی هەرچی کافر بێ بەڵێ دەچێتە جەهەنەمێ، بەڵام مەرزنی هەموو کافرێک خراپەکەی کوفرەکەی بەقەد یەک بێ. وایە کافری وایە بەس کافرە، زەرەری بەس بۆ خۆیەتی، وایە هەیە کافریشە زاڵمیشە، هەیە کافریشە خەڵکیش کافر دەکا، وایە هەیە کافریشە بەڵام لەوانەیە لەگەڵ کافریەتیەکەیدا سیفەتی چاکی هەبن، سیفەتی باشی هەبن، بەهۆی سیفەتە باش و چاکەکانی خوای گەورە لەوانەیە لە جەهەنەمێدا شوێنەکەی تۆزێک لەسەر خەفیف کرد بێت و سزاکەی بۆ سوب کرد بێ. بۆیە دەفەرمێت وەلیکولین دەڕەجاتون، بۆ هەر یەکێک لە ئینسانەکان و لە جنۆکەکان، لە چاکەکارەکان و لە خراپەکارەکان، دەڕەجاتون، چەندان پلەی جیاواز دیاری کراون، میما عەمیلوو، بەپێی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان داوە. وەما ڕەبوکە بغافل عما يعملون، پەروەردیگاری تۆ بێ ئاگانیە بە هیچ شێوەیەک عەمما لە هەر چیەک ئەوان ئەنجامی دەدەن. هیچ شتێک نییە لەو دنیایەدا مرۆڤ یا جنۆکە بیکا یا کردبێتی خوای گەورە ئاگای لێ نەبێ. لەوانەیە ئێمە بۆ خۆمان زۆر شتمان کردبێ لە بیرمان نەبێ، وایە لە قیامەتێک کە دەگەوینە سەختی و ناڕەحەتیەکەی خوای گەورە وا دەکات شتەکان دووەبیر بێتەوە و هەموو کردەوەکانیشمان نووسراون. ئەو جار هێندێک جار مرۆڤ لەوانەیە عینادی بکات و بیەوە ئیعترافیش نەکا، بەڵام خوا تەڵەن هیچ شتێکی لێون نابێت و خوای گەورەش هەموو کەسەکان بەپێی کردەوەکانی خۆی سزا یا پاداشتی بۆ داناون. وەلیکولین، بۆ هەر یەکێک، یا دەکرێت بڵێن بۆ هەموویان یا بۆ هەر یەکێکیان، دەڕەجاتون، چەندان پلەی جیاواز هەن، میما عەمیلوو، لە بەرامبەر ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان داوە. ئەو جار دەفەرمێ وەما ڕەبوکە، پەروەردیگاری تۆ بغافل، بێ ئاگانیە، عەمما لە هەر چیەک یعملون ئەوان دەیکەن و ئەنجامی دەدەن. ئەو جار دەفەرمێ وەڕەبوکە الغەنییو ذو الرەحمە، پەروەردیگاری تۆ بێنیازە، پێویستی بە پەرستش و بەندایەتی هیچ کامێک لە ئینسانەکان و لە جنۆکەکان نییە. ئەگەر هەرچی ئینسان و جنۆکە هەیە هەر هەمووی
عەبدی ڕاستەقینەی خوای بێت و چرکەیەک بێ ئەمری خوای نەکا هیچ لە خوایەتی خوای زیاد دەکا بێگومان نا ئەگەر هەر هەموو خەڵک کافر بێت و بەردەوام خەڵکی خەریکی بێ باوەڕی بێ دیسان هیچ زەرەرێک بەخوا ناگا وەڕەبوکە الغەنی و پەروەردگاری تۆ بێنیازە لە دروستکراوەکانی یعنی هەر کەسێک کە چاکە و خراپە دەکا بۆ خۆی دەیکا بەڵام لە هەمان کاتدا دوڕ ڕەحمە خاوەنی ئەو پەڕی میهرەبانی و بەزەیشە بەڵام بەرامبەر بەچێ تەوان لە دنیا بەرامبەر بە هەموو کەس بەڵام لە قیامەتێ تەنها بەرامبەر بە ئەولیا و دۆستەکانی خۆی و ئەو کەسانەی کە گوێڕایاڵی بوون و چاکەکار بوون لە دنیا خوای گەورە ئیماندار و چاکەکاران بەرەو بەهەشتێ دەبا بەڵام ڕەحمەتی خوای بۆ کافر و تاوانبارانیش لە دنیادا هەیە کە گەورەترین ڕەحمەتی خوای بۆ تاوانباری ئەوەیە کە تاوان دەکەی خوای ئەکسەر سزات نادا وایە هەر کامێک لە ئینسانەکان کە کوفری دەکا کە خراپەی دەکا کە تاوانی دەکا خوای گەورە دەرفەتی تەوبەکردن و پەشیمانبوونەوەی پێدەدا و چەندان جاری لەوانەیە ئەو دەرفەتەی بۆ بڕەخسێنێ ئەوجا باسی بەهەشتت بۆ دەکات بەچی دەیگەیە باسی جەهەنەم و ئەو تاوانانەی کە دەتگەێنە جەهەنەمێ ئەوجا ئەگە هەر تەوبەت نەکرد و هەر پەشیمان نەبوویەوە شایستەی سزای وێ وەڕەبوکە الغەنی و پەروەردگاری تۆ بێنیازە لە دروستکراوەکانی لە هەمان کاتێشدا دوڕ ڕەحمە خاوەنی میهرەبانی و بەزەی و چاکەیە لەگەڵ هەموو دروستکراوەکان جا دەفەرمێ ئین یەشە ئەگەر بیەوێت خوا یودهیبکم یعنی سەدەکە ئێوە دەڕوێنێ یعنی ئێوە لەناو دەبا ئێوە دەمرێنێ دەتان کوژێ وەکو چۆن قەومەکانی پێشووتری کوشتون و لەناو بردوون وەیەستەخلیف نیشتەجێیان دەکات من بعدیکم دوای ئێوە ما یەشاء دروستکراوانێک کە خۆی دەیەوێت کەما هەر وەک ئەنشەئەکم خوای گەورە ئێوەی لە نەبوونەوە دروست کرد من ذریەتی قەوم لەنەوە و وەچەی قەومێکی دیکەی پێش خۆتان ئاخۆ ئەگەر ئەوانەی پێشووتر هەرچی هەیە کەس لە ناو نەچووبایە سەرجەوی جێی خەڵکی هەتێدا نەدەبوویەوە ئەگەر ئەوان نەڕۆیشتبانە ئێمە هەر نەداهاتین ئێمە چۆن بووینە جێگرەوەی خەڵکێک پێش خۆمان ئەگەر خواویستی لێبێ ئێمەش لە ناو دەبا خەڵکانێکی دیکە وەکو ئێمە یان دەکرێت مەخلوقاتێکی دیکە جیاواز لە ئێمە دروستکە ئەجا ئەوە تەوانەها زۆرینەی عولەما دەفەرمون پێش ئادەم لەسەر زەوی مەخلوقات و دروستکراوێکی دیکە هەبووە کە مرۆڤ نەبووە بەڵام لە مرۆڤ چووە لەبەر خوێن ڕێژی و خراپەکاری خوا ئەوانی لە ناو بردوون ئادەمی زادی نەوەی ئادەمی خستۆتە شوێنی ئەوان یعنی ئێمە جێگرەوەی ئەوانین و هەروەها لە ناو نەوەی ئادەمی زادیشدا چەند جار خوای گەورە خراپەکارەکانی لە ناو بردوون لە سەردەمی نوح پێغەمبەردا جارێک هەرچی کافر هەیە هەر هەمووی خنکات هەر هەمووی فەوتان تەنها ئیماندارەکەمان دواتر لە ئەوەی قەومی عاد قەومی لوط قەومی صالح شوعەیب چەندان جار خوای گەورە خەڵکە خراپەکارەکەی لە ناو بردووە بەڵام لە چاکەکانیان خەڵکێکی دیکە بۆتە جێنشین و جێگرەوەیان ئەگەر ئێمەش خراپەکار بین و ئێمەش تاوانکار بین خوای گەورە دەتوانێت ئێمەش لە ناو ببە خەڵکانێکی دیکە وەک خۆمان هەر لەنەوە و ئەوەی ئادەمی زاد بێنێ لە ئێمە چاکتر و باشتر بن یان خوا حەزی لێ بە ئینسان بێگزاری لە ناو دەبات مەخلوقاتێکیکە دێنێ کە بێ ئەمری خوای گەورە نەکە وەڕەبوکە الغەنی و پەروەردگاری تۆ بێنیازە لە بەندەکانی لە ئینسانەکان لە جنۆکەکان دوڕ ڕەحمە خاوەنی میهرەبانی و بەزەیشە لە بەرامبەر هەموو دروستکراوەکاندا لە دنیاە بەڵام لە قیامەتێ ڕەحمەتەکەی بەس بۆ چێیە تەنها و تەنها بۆ ئیمانداریە ئین یەشە یودهیبکم ئەگەر خوای گەورە بیەوێت و ویستی لەسەر بێ ئێوە لە ناو دەبا وەیەستەخلیف دەکاتە جێنشین لەسەر زەوی من بعدیکم دوای ئێوە دوای لە ناوبردنی ئێوە ما یەشا شتانێک کە خۆی دەیەوێ کەما هەر وەک ئەنشەئەکم ئێوەی دروست کرد خوا من ذریەتی لەنەوە و وەچەی قەوم ئاخەرین گەلانێکی دیکە کە پێشتر هەبوون و خوا لە ناوی بردون و ئێوە و ئێمە بووینەتە جێگرەوە و جێنشین و جێگای ئەوانمان گرتوتەوە
ئەوجا خوا دەفەرمێ ئینەما توعدون لەئات، ئینەما بێگومان ما توعدون، ما ئەوەی بەڵێنتان پێدراوە لە پاداشت و لە سزاش، ها لەوەی کە لە بەهەشتێ بۆ ئیمانداری ئامادەکراوە و لەوەی کە لە جەهەنەمێ بۆ کافر حازر کراوە لەئات بە دڵنیاییەوە ناڵێت دێ، دەڵێ هات، وا دانێ هاتووە، وا حیسابکە هاتووە، خۆ ئێستاش نهاتووە، یعنی بە دڵنیاییەوە دێ. ئەوجار وەما ئەنتم و ئێوە بە هیچ شێوەیەکی بیمعجزین، ناتوانن لە عەقوبە و سزا و ژێر دەسەڵاتی خوای پەروەردگار ڕاکەن بچێ شوێنێک دەسەڵاتی خوات پێنەگا. نە لە دنیادا دەتوانی بچێت جێگایەک کە مەلەکول مەوت نەتدۆزێتەوە، یا موسیبەت و بەڵا و نەخۆشی و ناخۆشی نەدگرێتەوە، وایە ئەوە لە دنیاە کە خوا عەقڵیشی داوینێ، دەسەڵاتیشی داوینێ، هێزیشی داوینێ، توانای ڕۆیشتنیشمان هەیە، وایە سەرزەوی کون و کەلێنیشی زۆرن و وەسائل و شتی مادیشمان زۆر لە بەردەستدایە، جێگایەکت دەست ناکەوێت بچیە دەسەڵاتی خوای لێ نەبێت و خوا نەتوانێ لەوێ عقوبەتدا. ئەی لە قیامەتێ کە ئینسان بەبێ هێزی و بە لاوازی زیندوو دەکرێتەوە، قسەی تێدا نییە کە ئینسان ناتوانێ ئەو بیە بۆ تەوکیدە، وەما ئەنتم بیمعجزین، ئێوە بە هیچ شێوەیەکی ناتوانن خوای گەورە دەستەوەستان کەن، یعنی لە دەسەڵاتی خوای گەورە دەرچن و بچنە شوێنێک خوای گەورە نەتوانێ نەعوذ بالله سزاتاندا. ئینەما ئینە یعنی بەبێ گومانی ئەو بەتەنەیە، ما توعدونە ئەوەی کە بەڵێن دراوە بە ئێوە، بەڵێن بۆ شتی چاکە، ئەدیگەر بۆ کافران بێ دەڵێن ئەوەی کە ئێوەی پێترسێنراوە و هەڕەشەی پێ لە ئێوە کراوە لە ئات دڵنیا بن دێتە جێ. وەما ئەنتم و ئێوە بە هیچ شێوەیەکی بیمعجزین، ناتوانن لە دەسەڵات و سزا و عقوبەی خوای گەورە ڕاکەن و دەرچن. ئەوجار قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا قەومی ئەی گەلەکەم اعملوا على مكانتكم، ئێوە ئیش بکەن على مكانتكم، مكان يعني جێ، بەڵام لێرە مەبەستی يعني منهجە، پرۆگرامە، ئەو یاسا و ڕێسانەیە کە بۆ خۆتان قەناعەتتان پێیەتی مادام بە قسەی من ناکەن. ئینی عامل ئەمنیش لەسەر ئەو شتە ئەو ئیشە دەکەم و لەسەر ئەو ڕێگایە دەڕۆم کە بۆ خۆم باوەڕم پێیەتی و بۆ خۆم قەناعەتم پێیەتی. کە کەسێک هەر بە قسەی نەکردی، هەر گوێی لێ نەگرتی، دەبێت پێی بڵێی چی؟ لەکم دینوکم وەلیە دین، دینی خۆت بۆ خۆت و دینی خۆم بۆ خۆم. کە مجادلە و مناقەشەت کرد کەسەکە مسلمانیش بێ، جاری وایە لەسەر بابەتێکی فقهی لەوانەیە خلافی جیاوازیت هەبێ، ئەگە بە قسەی هەر نەکردی تۆ بە بۆچوونی خۆتی شێبکە و ئەمنیش بە بۆچوونی خۆم، تۆ بە تێگەیشتنی خۆت ئەمنیش بە تێگەیشتنی خۆم. بۆ قیامەتە شەروایە کەسێک باوەڕی بە قیامەتێ نەبێ دەتوانێت بە تۆ بزی ناچاریکەی دڵی وا لێ بکەی باوەڕی پێبێنێ؟ نا، باوەڕی بەخواش نەبێ بە تۆ بزی ناتوانی وای لێ بکەی، کە هەر بە قسەی نەکردی بڵێ ئەوە لەوەنا ڕازی بە قەناعەتەکەی ویجاری وایە 100% دەزانێ غەڵەتە، بەڵام وەگەوەی پێی بڵێ ئەگەر هەر بە قسەم ناکەی دەی بۆ خۆت چ دەکەی بیکە، کەیفی خۆتە ئاوا. قل یا قەومی بڵێ ئەی گەلەکەم اعملوا ئێوە بۆ خۆت ئیش بکەن على مكانتكم لەسەر ئەو ڕێگا و ڕێباز و بەرنامەیە کە خۆتان باوەڕتان پێیەتی و قەناعەتتان پێیەتی، کە تەڵەن ڕێباز و ڕێگای ئەوان بتپەرستی و شەریک بڕیاردان و هاوبەش بڕیاردان بوو بۆ خوا. ئینی عامل بێگومان منیش لەسەر ئەو ڕێگا و ڕێبازەی خۆم کە دینە و دینداریە و تەوحیدە ئیشی خۆم دەکەم. بەڵام فەسەوفە لەمە دووە تعلمون ئێوە دەزانن، ئێوە تێدەگەن، دڵنیا دەبن من تەکون، من چێ تەکون و لەهو دەبێ بۆی عاقبەت الدار سەرنجامێکی باش. من کە بەدوای یەک خوا کەوتوم و یەک خوا دەپەرستم، یان ئێوە کە چەند خوایەکی درۆینی بێڕوح و بێجیانی بێسود دەپەرستن، دوایە بۆتان معلوم دەبێ، بەڵام کە بۆتان معلوم بوو تێگەیشتن ئەو کاتە هیچ قازانجێکی نییە. جاخوا دەفەرمێ ئینەه لا یفلح الظالمون، بێگومان خوا سەرفراز ناکات، بەختەوەر ناکات، ڕزگار ناکات لە ئاگر، هەو معناکانی ڕاستن. الظالمون ئەوانەی کە ستەمکارن، جا گەورەترین ستەم چییە؟ شەریک بڕیاردان و هاوبەش بڕیاردانە بۆ خوا. قل یا قەومی بڵێ ئەی گەلەکەم، ئەو بۆ هەموو کەسێک کە خلاف و ناکۆچی هەیە لەگەڵ تۆدا دەبێت. وازەحە؟ پێیان بڵێ گە هەر نسحەتت کرد
خەناعەتی خۆت پێگوت ڕاستیت بۆ ڕوون کردەوە ئەگە هەر بە قسەی نەکردی دەڵێ یا قەومی یان ئەی فڵان کەس لەسەر ڕێبازی خۆت بە و ئەمنیت لەسەر ڕێبازی خۆم دەبم بەڵام لە قیامەتێ خوا بۆ خۆی بڕیار دەدا تا خوا ئەمن ڕێگاکەم ڕاسترەیان تۆ ئەو کاتە یەکتر دەبینینەوە بە دڵنیاییشەوە ئینسان لەگەڵ ئیماندارانیش یەکتر دەبینێتەوە تەمان لەوێ لە بەهەشتێ و کافرانیش ئەوەی حەزت لێ بێت و بتەوێ خی گەورە پیشانت دەدا لە ناو جەهەنەمێ و دەتوانی ئەو شتانەی کە لە دنیادا پێت گوتونە لەوێش جارێکی دیکەوە بیری بێنیەوە قل یا قەومی بڵێ ئەی گەلەکەم اعملوا على مكانتكم ئیشکەن لەسەر ڕێگا و ڕێباز و بەرنامەی خۆتان إني عامل ئەمنیش لەسەر ڕێگا و ڕێبازی خۆم ئیشی خۆم دەکەم فسوف تعلمون لەمە دووە ئێوە دەزانن من کام لە ئێمە تەکون له دەبێ بۆی عاقبة الدار عاقبة يعني سەرنجامێکی چاکی شوێنی مانەوە و نیشتە جێبوون کە دار يعني ماڵ بۆ خۆی عاقبة يعني سەرنجام چێ پێی دەدرێ و پێی دەبەخشرێ چاکترین سەرنجام یان دەکرێت بڵێن دوایە بۆتان معلوم دەبێ سەرنجامی هەر کامێکمان ئێمە کە ئیماندار طبعا نعمە عقبە الدار چاکترین شوێنی دەدرێتێ ئەوی کەش خراپترین شوێنی دەدرێت فسوف تعلمون لەمە دووا دەزانن من تەکون لەو چێ پێی دەدرێ عاقبة الدار سەرنجام لە دوا ڕۆژدا یا سەرنجامێکی باش لە دوا ڕۆژدا بەڵام ئاگادار بن إنه بێگومان خوا ئەوە یاسایەتی لا يفلح سەرفراز ناکات الظالمون ئەوانەی کەستەمکار ئەو جار خی گەورە باسی یەکێکی دیکە لە عادەت و خوا خراپەکانی بتپەرستەکانی مەککە دەکات دەفەرمێت وجعلوا لله وجعلوا يعني بڕیاریان دابوو بۆ خوا مما جعلوا بڕیاریان دابوو دەکرێت بڵێن دایان نابوو بۆ خوا مما لەو شتانەی ذەرئە کە خوا دروستی کردوون کە خوا ڕواندوونی من الحرث لە بەرووبووم والأنعام وهروها لە ئاژەڵەکان نەصیب بەش پشک طبعا هەرچی زراعەت و کشت و کاڵ هەیە چێ دروستی کردووە خوا قسەی تێدا نییە طبعا وایە نەک بە قسەی ما بە قسەی بتپەرستەکانیش طبعا ئەگەر پرسیبانە چێ زراعەت و کشت و کاڵ دەڕوێنێت و لەو تۆ مردووە زیندوی دەکا کەس نەیگوتووە لات و عوزا و دار و بەردەکانی ئێمە و خواکانی ئێمە هەموو گوتویانە ئەڵڵا لێت پرسیبان چێ ئەو وشترانەی سواری پشتی دەبن و شیرەکەی دەخۆن و گۆشتەکەی دەخۆن بۆی دروست کردوون طبعا کەس نەیدەگوت لات و عوزا و مەنات و فڵان خوایە و فڵان بتە و فڵان شەخصە هەموو گوتویانە ئەڵڵا لەگەڵ ئەوەی کە خوا زراعەتی بۆ دروست کردوون و خوا ئاژەڵەکانی بۆ دروست کردوون بەڵام دەهاتن ئەو زراعەت و کشت و کاڵەی کە هەیان بوو و ئەو ئاژەڵانەی کە هەیان بوون بەشیان دەکردن چۆن یعنی فقالوا دەیان گوت هذا لله ئەوە با بۆ خوای بێ لە پێناوی خوایدا دەیبەخشین و دەیکەینە خێر یعنی لە پێناوی ئەڵڵایدا بزعمهم بە گومانی خۆیان هەر هەمووی مەخلوقی خوای بوو بەڵام لەو هەمووی تەنها بەشێکیان دادەنا تەرخان دەکرد کە لە پێناوی ئەڵڵایدا بیکەنە خێر فقالوا وتیان هذا لله ئەوە بۆ خوایە بزعمهم بە گومانی خۆیان وهذا دەشیان گوت ئەو بەشە لشوڕەکائینە باب بۆ هاو بەشەکانمانە بۆ شەریکەکانمانە حاڵێ ماڵ و سەروەت و سامانێک ئەگەر ویستبان بیکەنە خێر بە حسابی خۆیان بیبەخشن لێی سەرفکەن کە بەخشینیان هەر هەبووە ها ئەوانیش و پێیان وابووە طبعا ئەگەر نەیبەخشن خوا لێیان دەستێنێتەوە لێیان وەردەگرێت بەڵام چیان دەکرد بەشێکیان ڕاستە و خۆ بە حسابی خۆیان بۆ خوا دەکردە خێر بە نیەتی خوا بۆی خوا بەرەکەتیان بۆ بخاتە ناوێ و مصیبەت و بەڵایان لەسەر لادا بەشێکیشیان بۆ هاوبەشەکان دەکردە خێر بۆ ئەوەی بە حسابی خۆیان ئەو هاوبەش و خوا درۆینانە لەکن خوای شەفاعەتیان بۆ بکەن و تکایان بۆ بکەن و بۆی ئەو خێر بۆکردنەوە بیان پارێزن حاڵێن بەڵام خوا دەفەرمێت فما كان لشركائهم ئەوەی دیاریان کردووە بۆ هاوبەشەکانیان بیکەنە خێر ئەوە فلا يصل إلى الله ناگا بەخوا
ناگا بەخوا یعنی چی؟ یعنی خوا لێیان وەرناگرێ، خوا لێیان قبوڵ ناکا. ئەدی وەما کانە للهی، ئەوەی بۆ خوای بیکەیە خێر، ئەوەی بۆ خوای بیکەیە خێر، فەهوە ئەو شتە یەصیل دەگات، یعنی سوودەکەی دەگات بە ئیلا شوڕەکائین بە هاوبەشەکانیان. یعنی بە کوردی خوا دەتوانێت بۆ ئینسانەکان و تەنانەت بۆ خواکانیشیان شت بکات، وایە؟ بەڵام هاوبەش و شەریکەکانی ئەوان ناتوانن بۆ خوا هیچ بکەن. جا خوا دەفەرمێن ساء ما یحکومون، ئەوە خراپترین بڕیارێکە کە دەری دەکەن. تەماشاکەن ئەو کۆمەڵێک لێکدانەوەی هەن دەفەرمون کە ها زراعەتێکیان دەکرد، چیان دەکرد؟ دەیانگوت ئەو لایە بۆ خوای بێ، ئەو لایە بۆ فڵانە، هەر کەسێک خوای خۆی، تەمەنە تیرەی خوایەکی هەبوو، ئەو بۆ خواکانمان، ئەوەش بۆ خۆمان. حاڵێن ئەگەر بەنمونە زراعەتەکەیان زەرەرێکی بەرکەوت پایە، حاڵێن ئەگەر زەرەرێکی بەرکەوت پایەت، بەنمونە ئەگەر زەرەرەکە بەر ئەو بەشەی کەوت پایە کە ئی بتەکانە، چیان دەکرد؟ لەوەی بۆ خۆیان داناوە بە حیساب دایانهێنایە سەر بەشی شەریکەکان، دایانگوت لەو حاڵەتەیدا کە لە قازان زیام دایانگوت خوا بە خۆی زۆر گەورە، ئیشی بەو خێرکردنەی نییە، بەو بتەکانمان خوایەکانمان بێدەسەڵاتن، ئەوان زیاتر پێویستیان پێیەتی. بۆیە ئەگەر یعنی کە زەرەرێکی دەکرد، ئەوەی بۆ خۆیان دانابوو فرە لایان دەبر، بەڵام ئەوەی کە بۆ بتەکانیان دادەنا وەک خۆی دایان هێشتەوە یان لە بەشی خواشیان، ئەدیگە بەعەکسەوە بە ئەو بەشەی بۆ خۆیان داناوە، ئەگەر ئەو زەرەری کرد بە ئەو فەوتا بە، بەنمونە جاری وایە کابرا گوتوویەتی بەنمونە ئەگەر ئەو ساڵ مشترەکانم بەرهەمەکان ئەوەن دەبێ، نەزری کردووە نەزر، مەسەلەن گوتوویەتی دەوش مشترێک بۆ خوای و مشترێک بۆ بتەکان سەر دەبڕمۆ، ئەدێک بەنمونە ئەگەر ئەو شترە مردارەوە بوو بایەوە کە ئی خوایە، بەنمونە لەوەی شەریکەکانی خواکانی خۆیان نەدەدا بەی، نیان دەبردە جێی ئەوەی کە بۆ خۆیان داناوە بیکەنە خێر. حاڵێن ئەگەر بەعەکسەوە بە ئەوە مردارەوە بوو بایەوە کە ئی بتەکانیانە، حاڵێن ئەوەی خوایان، ئەوەی بۆ خۆیان دانا بودیان هێنا جێی وی، دایانگوت خوا پێویستی بەو شتە نجا ئەوە، یعنی ها فەما کانە لشوڕەکائیهم فلا يصل إلى الله، ئەوەی بۆ بتەکانیان داناوە قەت نیان دەبردە بەشەکەی خوا، واضحە؟ بەڵام وەما کانە لله، ئەوەی بۆ خۆیان داناوە، فهو يصل، دەیان هێنا بۆ چێ؟ بۆ بتەکانیان. طبعا ئەو تەفسیریان دەقیقترە و ورترە، تێمگەیشتونە ساوانیا، یعنی هەمیشە ئەوەی کە دەیان کردە خێر، دەیان کردە دوو بەش کە دەکرێ وابێ دەگونجێشتیوە ئێمە بڵێن ئێمە بەشێک لە عیبادەت بۆ خوایە و بەشێکیش لە بەرخاتری ئەوەی خەڵک چاوی لێم بێ، بەنمونە بدنین لە کنێبە، دەکرێت نوێژێکی بکەین بڵێن نیەتمان ئەوەی خوا لێمان ڕازی بێ، بەڵام حەزشم لێ لەگەڵ ئەوەی کە خوا لێم ڕازیە خوان کەسیش ببینە کە نوێژێکی جوان دەکەم و دوای مەرحەم بکە، دەکرێتیوە؟ نە، ئەوە ئیخلاس نییە. جا عینەن شتە ها، یعنی ئەوانیش سەدەقە و خێریان کە دەکرد، دابەشیان دەکرد، بەشێک بە نیەتی ئەوەی خوا لێیان ڕازی بێ و بەڵاو موسیبەتیان بەسەر نێنێ، بەشێک بە نیەتی ئەوەی کە بتەکانیان شەفاعەتیان بۆ بکەن و تکایان بۆ بکەن لەکن خوای. ئەگەر بەشی خوای فەوتا بە، واضحە؟ هیچ کات لە بەشی بتەکانیان بۆ خوای نەدەبرد. بۆیە ها ئەوەی ئەدی ئەگەر بەعەکسەوە بایە، ئەگەر ئەوە فەوتا بایە کە ئی بتەکانە ئەوەی خوایان دەهێنایە جێش بتەکان و بۆی بتەکان بێ بەش نەبن، چونکە ئەوە بۆ خۆی گەورەترین ئیعنتراو بوو لەسەر ئەوەی کە بتەکانیان بتی بێدەسەڵاتن، بتی بێتوانان، بتی بێهێزن، ناتوانن هیچ کەن. خۆ ئەوە شەر ئیستیفادەی نەبوو، بەڵام ئەوە بۆ خۆی ئیعتراف بە لەسەر هێزی خوا، هێزی ئەڵڵا و هێزی ئەوەکانی. جا ئەوە بۆ ئێمە لەکن ئێمە بت و بتپەرستی نییە، ئەوەی ئێمە زۆرتر سەدەقە و خێری دەکەی. بەنمونە کە کردت ئەگەر بتەوێت لای خوای ئەجری وەرگری، دەبێت چ بکەی؟ دەبێت تەنها و تەنها ئەوەی دەیدەی ئامانجە لەوە بێ خوا لێت ڕازی بێ، وایە؟ هەدیگە تێکەڵت کرد گوتت بۆ خواش، بۆ ئەوی خەڵکیش پێم بڵێ کەسێکی سەخیە، بێگومان ئەجرەکەت لە دەست داوە، وایە؟
ئەگەر خوات هەر لەبیر نەبوو بە نمونە کەسێک خوای هەر لەبیر نەبوو کە خێرەکەی دەکات کە عیبادەتەکەی دەکات ئەو کاتە دەبێتە شیرکێکی تەواو. خوا دەتوانێت شت بۆ ئینسان کە بەڵام کەس ناتوانێت هیچ بۆ خوای گەورە بکە. وجعلوا لێ حاڵی بۆ وانە وجعلوا لله دایان نابوو بۆ خوا بڕیاریان دابوو بۆ خوا مما لەو شتانەی ذەڕەئا یعنی خوا دەیڕوێنێ یان خوا بڵاوی دەکاتەوە خوا دروستی دەکات من الحەرث لەبەر هەموو کشت و کاڵ والأنعام و هەروەها لە ئاژەڵەکان. ئەوە فەقەرەیەکیان چیان لێ دەکرد ئەو کشت و کاڵە و ئەو گیاندارانە نەسیبەن دایان کردە بەش بەش پشک پشک واضحە جا کە بەش بەشیان دەکرد و دەیان کردە خێر فقالوا هذا لله دەیان گوت ئەو بەشە لە پێناوی خوایدا دەکەینە خێر بزعمهم بە گومانی خۆیان وهذا ئەو بەشەشی لشوڕەکائینا بۆ شەریک و هاوبەشەکانمان بۆ خواکانی خۆمان دەیکەین بەخێر لە پێناوی ئەواندا لە پێناوی ڕازیکردنی ئەواندا دەیکەین بەخێر واضحە. فما كان لشوڕەکائهم جا ئەوەی بۆ هاوبەشەکانیان دەیان کردە خێر و بۆ هاوبەشەکانیان دادەنا فلا يصل إلى الله ئەوە نەدەگەیشتە خوا قبوڵی نەدەکرد خواوەری نەدەگرت و هەروەها قەرەبوشیان بە هیچ شێوەیەکی نەدەکردەوە لە بەشی شەریکەکان بۆ خوای ببەن. وما كان لله بەڵام ئەوەی کە بۆ خوایان دادەنا فهو ئەو بەشەیان يصل دەگەیاندەوە إلى شوڕەکائهم بۆ هاوبەشەکانیان ئەگەر بەشیان نەمابایە. خوا دەفەرمێ ساء ما يحكمون خراپترین بڕیار و حکمێکە کە ئەوان دەری دەکەن. خراپترین حکم و بڕیار چییە؟ ئەوەی کە ئینسان لە کاتی هەر چاکەیەکدا جگە لە خوا مەبەستێکی دیکەی هەبێ جگە لە خوا ئامانجێکی دیکەی هەبێ چونکە ماڵەکەشت دەڕوا ئەجرەکەشت دەڕوا نەک هەر ئەجرەکە ئەگەر ئینسان ببێتە کەسێکی ڕیاباز و نیەتی غەیری خوای بێ ئەو کاتە ئینسان تووشی شیرکیش دەبێت و زۆر جار تووشی کوفر و بێباوەڕی و لێپرسینەوەش دەبێت. ئەو خوا دەفەرمێ وەکەذالکە هەر بەم شێوەیە زەیەنا لکەثیرین مشرکین وەکەذالک هەر بەم شێوەیە چۆن یعنی وەکو چۆن ئەو عادەتە خراپەیان هەبوو کە کشت و کاڵ و زراعەتیان دابەش دەکرد لە بەینی خوا و لە بەینی بتەکاندا عادەتێکی دیکەشیان ئەوە بوو وەکەذالکە بەم شێوەیە زەیەنە لکەثیرین من المشرکین زەیەنە یعنی ڕایزاندەوە طبعا چێ ڕادەزێنێتەوە شتی خراپ شەیطان طبعا لکەثیرین من المشرکین بۆ زۆرێک لە بتپەرستەکان قتل ئەولادهم کوشتنی منداڵەکانیان بەڵام چێ بۆی ڕازاندنەوە شوڕەکائهم هاوبەشەکانیان یعنی خوا درۆینەکانیان کە طبعا هەرچی خوای درۆینەکە پەرستویانە بە قسەی کێ پەرستویانە بە قسەی شەیطانی پەرستویانە بۆیە پەرستنی بتەکانیش یەکسان بووە بە پەرستنی شەیطانی. بۆیە دەفەرمێ وەکەذالکە هەر بەم شێوەیە زەیەنە لکەثیرین زەیەنە ڕایزاندەوە لکەثیرین من المشرکینە بۆ زۆرێک لە بتپەرستەکان قتل ئەولادهم کوشتنی منداڵەکانیان شوڕەکائهم هاوبەشەکانیان خوا درۆینەکانیان. جا بۆچی دەیان کوشتن؟ طبعا دووسێ هۆکار هەبووە هێندێکیان منداڵیان مەینەیان کوشتووە زیندە بە چاڵیان دەکرد بۆی شەرمیان پێ بووەوەی کە مەینیان هەبێت و بە مەینە دڵیان تێک دەچوو وابوو. بەشێکی دیکە ئەوەکە کوشتنەکەوان نەبووە کوشتنەکە شانازیان بە منداڵی زۆرەوە کردووە زۆریان لە خۆیان گرتووە گوتوێتی ئەگەر ئەوەندە کوڕم هەبێ بەڵێن بێ یەک لە کوڕەکانم کەمە قوربانی بۆ فلانە بتەی حاڵێن چونەتەکەن بتەکان جاری وایە لە بتەکان پاڕاونەتەوە توانە ئەگەر بنمونە ئەوەندە کوڕمان پێ بدەیت وعد بێ یەک لە کوڕەکانم چ لێ بکەم کەمە قوربانی بۆ ئەو بتەی بابی پێغەمبەری خۆشمان دەڵێن باپیری کاتی خۆی هەمان نەزری کردو گوتوێتی ئەگەر 10 کوڕ یا 12 کوڕم هەبن یەکێک لە کوڕەکانم یا کۆتاییەکەی دەکەمە ئەوە چێ وای کردووە طبعا بدنا بتەکە بێڕوحە شەیطان وای لێ کردوون بەڵام
بەڕواڵەت پێیان وا بۆ بتەکە ئەو داواکاریان لێ دەکا ئەگەر ئەو شتەی بکەنە قوربانی بۆ بتەکەی بتەکە یارمەتیان دەدات و هاوکاریان دەکات وكذلك هەر بەم شێوەیە زين لكثير من المشركين ڕای زاندەوە بۆ زۆرێک لە بتپەرستەکان قتل ئەولادهم کوشتنی منداڵەکانیان شێ بۆی ڕازاندنەوە شوڕەکاؤهم هاوبەشەکانیان خوا درۆینەکانیان بۆچی بۆی ڕازاندنەوە ليردوهم يعني بۆی بەهۆی ئەو کوشتنی منداڵانەیان لەناو بچن واضحە چونکە الشەیطان ئامانجی ئەوەی تۆ لە دنیای خەفەت خۆی و لە قیامەتش بچێت جەهەنەمە یەکەم ليردوهم بۆی تووشی هیلاکەت و لەناوچوون ببن ئەوە یەک وليلبسوا عليهم وبۆی بشێوێت لێیان تێک هەڵبێ لێیان دینەهم ئاینەکەیان دەیانگوت تەمەچیان دەکردە بیان و دەیانگوت بۆ کاتی خۆی ئیبراهیم پێغەمبەر ئامادە بووە ئیسماعیلی کوڕی بکا بە قوربانی مادام ئەو بۆی هەبووە کوڕەکەی خۆی بکاتە قوربانی ئێمەش بۆمان هەیە کوڕەکانی خۆمان بکەینە قوربانی و گوناهیشمان نەگاتێ ئەوە تێک هەڵکردن و شێواندن بوو بۆ چونکە ئیسماعیل کە دەکرا بە قوربانی بە ئەمری چێ دەکرایە بە ئەمری خوا ئەوزات بە فعلی خوا هێشتی بیکاتێ خۆسەری نەبڕی وایە بەڵێ ئامادە بوو بەڵام بە ئەمری خوا ئەوانە بە ئەمری شەیطانی ئەتۆ بە ئەمری خوای هەرچیەکی بکەی شتێکە ئەوەی دیکە شتێکی دیکەیە مرۆڤ سەر نەبردراوە بەڵێ ئیبراهیم ئەگەر بەڵام خوا ویستوێتی ئیمتیحانیکە تاقی کاتەوە هەم خۆی هەم ئیسماعیلی و هەمیش خێزانەکەی تاقی کاتەوە سەریشی نەبڕیوە جا ئەوە بۆی تێکەڵیان دەکرد وەلیەلبسوا عەلەیهم دینەهم بۆ ئەوەی بشێوێت و تێکەڵ بێ لێیان ئەو ئاینەی کە بۆیان بەجێماوە خوا دەفەرمێ وەلەو شاء الله ئەگەر خواویستی لێبایە ما فعلوا ئەو کاریان نەدەکرد یعنی چی یعنی ئەگەر خوای گەورە بە ناچەت بە ئیجباری بە تۆبزی خەڵکی ناچار کردبایە لەسەر ئەوەی کە نابێ کافر بی بۆ دنیا کافر بی دەیهێشت نەیدەهێشت کەسەکان کافر بنەوە و تاوانەی بکات بەڵام خوش تیوان ناکە نەبە تۆبزی دەتکاتە ئیماندار هەتا بۆ خۆت نەتەوێ نە کوفر و قەڵیشت پێ دەکات تا بۆ خۆت ئەوەی نەکەی بۆیە دەفەرمێ وەلەو شاء الله ئەگەر خوای گەورە ویستی لێبایە ما فعلوه ئەو کاریان نەدەکرد بۆی خوا بە پێغەمبەر دەفەرمێتی فەذەرهم لیان گەڕێ وازیان لێبێنە وما يفترون با لەناو ئەو درۆ و بوختانانەدا بمێننەوە کە هەڵیان بەستووە وكذلك هەر بەم شێوەیە زين لكثير من المشركين ڕای زاندەوە بۆ زۆرێک لە بتپەرستەکان قتل ئەولادهم کوشتنی منداڵەکانیان شوڕەکاؤهم هاوبەشەکانیان ليردوهم بۆی بە هیلاکیان ببا وليلبسوا عليهم دينهم بۆی تێک هەڵ ببێ لێیان بشێوێ لێیان و لەسەریان ئاینەکەیان ولو شاء الله ما فعلوه ئەگەر خوای گەورە ویستی لێبایە ئەوان نەیان دەتوانی ئەو کارە بکەن خۆ خوا ویستی لێ نەبێ چۆن منداڵی خۆت پێ دەکوژرێ وانە خوا ویستی لێبێ دەستە دیفلیز دەکا دڵت گۆڕانکاری بەسەردا دێنێ لاقت شەلل دەکا بە عەرزیدا دەتباتە خوارێ خوای گەورە حەزی لێبێ بە ئیجباری و بە ناچاری کەسمان یەک گوناهیشمان پێ ناکرێ وایە ویست گوناهی بکەی خوای گەورە دەتوانێت زمانت لە قسە بخا وایە چاوت لە خراپەیدا بەکاربێنی خوا دەتوانێت کوێری کا بەڵام خوا کردوێتی یاسا و شتانە بکە نا خوای گەورە دنیای دروست کردو بۆ ئیمتیحان و تاقیکردنەوە و ئازادیشی داوە بە خۆت دەبێ عەقڵی خۆت و وەک دەڵێ ڕەچاوی بەرژەوەندی دنیا و قیامەتی خۆت بکەی ئەووان لێ بکا بیکەی یان نەیکەی وەلەو شاء الله ئەگەر خواویستی لێبا ما فعلوه ئەو کاریان نەدەکرد فذرهم بۆیە لیان گەڕێ وازیان لێ بێنە وما يفترون يعني واز لە خۆیان بێنە لێشیان گەڕێ با لەناو ئەو شتانەدا بمێننەوە کە هەڵی دەبەستن و بۆ خۆیان دروستی دەکرد.